من ئێستا لە بەردەم نەخۆشخانەی شارم دیارە وەکو هاوکارم لە شوێنی ڕووداوەکە باسی کرد دوانی ڕۆی ئەمڕۆ لە نزیک گوندی کارێزەی نزیک سێرانگای کونەماسی لە ناوچەی شارباجەر پاسێکی قوتابیان کە نزیکەی 20 قوتابی هەڵگرتووە وەرگەڕاوە بەهۆی نەشارەزاییەوە وەرگەڕاوە دیارە 14 خوێندکار بریندار بوون و کەمێک پێش ساگەیەنرانە نەخۆشخانەی شار بە پێوەی کە قسەم لەگەڵ یەکێک لە تیمەکانی سنتەری فریاکەوتنی خێرای سلێمانی کرد ئەو باسی لەوە کرد کە یەکێک یاخود چەند قوتابیەک دەست و قاچیان شکاوە تەنیا یەک قوتابیان دەستی بە شێوەیەکی قورس زامدار بۆ یاخود بریندار بووە تەندروستی سەرجەمیان جێگیرە هاوکات سامان شێخ لەتیف بەرپرسی ڕاگەیاندنی تەندروستی سلێمانی بە 960 سواری ڕاگەیاند کە سەرجەم قوتابیەکان ئەوانەی کە بریندار بوون گەێنراونەتە نەخۆشخانەی شار و تەندروستی هەمویان جێگیرە و مەترسی لەسەر ژیانیان نەماوە.